کڕیاری هەولێر خەڵکی هەولێر حەزیان بە گەزۆ ئێوە هەیە بێگومانە ڕۆڵاجار بە تایبەتی کاڵی گەزۆی سلێمانیە زۆریان پێخۆشە باشە بۆ نرخەکەی ئەگەر ئاسایی بێ زۆر گرانە هەرزانە لە نێوان وڵی حەسب جۆرەکانە چکە ها ئێمە هەمانە بە فستق و VIP هەمانە بە گوێزە VIP هەمانە سادەیە و گوێزە هەمانە فستق و گوێزی ئاینتر دەست پێکاو دەست پێکات تقریبی تاکو 20,000 لەبەروی ڕاستەکەی هەر موادەکە خۆی گرانە لە جێ گرانە یعنی ئەوە نەبێ بڵێ ئێمە بەکران بیفرۆشی ناموادەکە خۆی لە جێ گرانی تە حەسەب زۆر جار کوالیتی فستقەکە و سابۆ نمونەگە چای کامێرە بێت سێدەکەی سابۆنە ئەمە فستقی VIPەکەمانەکە بەڕاستەکەی فستقێکی زۆر باشتیەکەی کە ئەمڕۆ بە لە بازار زۆر گرانیش بۆ ڕاستێتی کارچەنێکە ڕاستێکەوە هەر بۆ بەرپرسانی دەوڵەتی بەڕاستی بازار ئەنی بۆ فستقم بە سعرێک ڕیسا 1.5 چۆتە سەری هێ ناشتوانم بەڕاستی موادەکەی خۆم گرانکە لەبەروی خەڵکێک بتوانێ بیکڕێت باشە خاتون تا چەند ئەم جۆرە فیستیڤاڵانەت بەلاوە گرینگە بۆ ئەوەی خانمان یاخود هاوسەران نمایشی بابەتەکانی بێگومان زۆر گرنگە بۆ لەبەروی هەیە یعنی زۆر ناتوانێت ئیشەکەی پەرە پێ بدات لەوانێ بۆنی فیستیڤالێکی وا دەرکەوێت بتوانێت ئیشەکەی پەرە پێ بدات و دەرکەوێت بناسرێت لەناو خەڵکیش